کۆمیتەی ناوەندی حیزبی ئێمە لە پێکهێنانی کۆبوونەوەیەکدا بوو کە شاهیدی بۆ موشکبارانی هێزەکانی کۆماری ئیسلامی بوون بۆ سەر بارگاکانی دەفتەری سیاسی حیزبی دموکراتی کوردستان کە زیاتر لە 10 موشەکی دوور بورد کە کۆنتڕۆڵکرا و هیدایەتکرا بوون بۆ سەر بارگاکانی حیزبی ئێمە کە لە ئاکامدا بەداخەوە تا ئێستا زیاتر لە 10 شەهیدمان هەیە و زیاتر لە 30 برینداریش هەیە کە بەخۆشیەوە بەشێکی زۆری بریندارەکان وەزیان زۆر باشە ڕاگوێزراون بۆ نەخۆشخانەکانی دەوروبەر و کۆیە و دەوروبەر. ئێوە گومانتان لە چ لایەنێکە کێیەکە ئەم کارەی کردبێ ئەم کریارەی ئەنجامدا بێ؟ هیچ گومانمان نییە، ئەمە دڵنیاین کە بەغێر از کۆماری ئیسلامی هیچ لایەنێکی دیکە دوشمنی خەباتی گەلی کورد و حیزبی دموکراتی کوردستان نییە و ئەوەش بە بەڵگە سەلمێنراوە کە فەرماندەرانی کۆماری ئیسلامی لە ساڵی ڕابردوودا و ئەو ساڵ چەندین جار بە ڕسمی لە کۆبوونەکانی خۆیاندا ڕاهەنگاندووە کە ئەگەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەتایبەت حیزبی دموکراتی کوردستان چالاکی هەبێ ئەمە لە پشتی سنوورەکانیش لیان دەدەین و هیچ خەتێکی سوور ناناسین کەوا بوو بە دڵنیایەوە بەغێر از کۆماری ئیسلامی هیچ لایەنێکی دیکە نییە. ئەمڕۆ ئێوە لە کوبوونەوەدا بوون کاتێک موشکباران کران کۆبوونەوەکەی ئێوە هەر لێرە بووە؟ بەڵێ هەر لێرە بوو، لە ناو قڵا بوو، شوێنی کۆبوونەوەمان هەبوو لەو بەداخەوە ئەوە دەو کاتەدا بۆمبارانی موشکبارانی شوێنەکە. ئێوە داواکاریتان چییە؟ وڵی داواکاریمان لەبێ ڕایگشتیەوەیە کە سنوورێک بۆ دەستدرێژانی کۆماری ئیسلامی دابدرێ. کۆماری ئیسلامی وەک هێزێکی درڕندەی لایەنگری تووریلیزم لە ناوچەکەدا دەست لە کاروباری وڵاتانی دەوروبەر دەدا، ئاژاوە دەنێتەوە، تەعاملی هیچ جۆرە مخالفەتیشی خۆی ناکە. بۆیە داوامان لە بیڕایگشتی هەیە ئەو کردوانە محکوم کا سنوورێکی بۆ دابنێن و ئیجازە نەدەن لەوەی بەدواوە کۆماری ئیسلامی سنووری وڵاتەکان بەبەرچاوی بیڕایگشتیدا ببەزێنێ و سەروەری وڵاتێکی دیکە پێشێل بکات. کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندیە. کۆمیتەی ناوەندی ئەمە هەر چەند مانگێک بۆ خۆی کۆبوونەوە پێک دێنێ لەسەر سیاسەتەکانی حیزب ڕووداوەکانی چەند مانگی ڕابردوو و بەرنامەڕێژی بۆ کاری داهاتوومان لەو کار و تێکۆشانمان